لە نێودایان سەرکردە و کەسایەتی کاریگەری جیهاندا یەکێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر ئاستی ژیان هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و ژنە پێشمەرگە و شۆڕژگێڕی کوردی هەڵبژارد بۆ ئەوەی خەڵاتی ڕێزلێنانی ساڵی 2017 ڕێکخراوەکەی پێبەخشێت. ڕێکخراوی ئەسیس پاکس ئینتەرناسیۆناڵ بە نوێنەرایەتی پاپای ڤاتیکانی وڵاتی ئیتالیا 20مین خەڵاتی ڕێکخراوەکەی بەخشیە هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە ڕێوڕەسمەکەدا کە لە کلێسەی مارویسف لە شاری سلێمانی بەڕێوە چوو سەرپەرشتیارانی ڕێکخراوەکە ڕایانگەیان خەڵاتەکە لە بەرامبەر هەوڵە بەردەوامەکانی هێرۆ ئیبراهیم ئەحمەد دێت بۆ ئەو ڕۆڵە بەرچاوی بینیوێتی وەک ژنە سەرکردەیەکی کورد لە زۆربەی بوارەکاندا بە تایبەت یارمەتیدان هێژاران و لێقەوماوان و پشتیوانیکردنی برا مەسیحیەکان و هەوڵەکانی لە پێناو خزمەتکردنی مرۆڤایەتی و بەدیهێنانی ئاشتی و پێکەوە ژیان لارێمی کوردستان لە ماوەی 20 ساڵی ڕابردووشدا بۆ یەکەمین جارە ڕێکخراوەکە ژنێک دەستنیشان دەکات بۆ ئەوەی خەڵاتی ڕێزلێنانی خۆی پێبەخشێت کە ئەویش هێرۆ ئیبراهیم ئەحمەدە. کاتی بەخشینی خەڵاتە بە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد داوا لە بەڕێزان دەکەین بفەرمونون بە پێشکەشکردنی خەڵاتی پاپا و خەڵاتی ڕێکخراوی جیهانی ئەسیس پاکس ئینتەرناسیۆناڵ. شەرەفێکی گەورەیە کە ئەمڕۆ لە خزمەت خات و هێرۆ داین تا بتوانین ئەو خەڵاتی پێشکەش بکەین. ژیان و مێژووی کورد خۆی شایەدی حاڵە کە لەوەتەی دروست بوون بەردەوامن لە خەباتکردن. هەمیشە گەلی کورد تووشی ئازار و ئەشکەنجە بووە بەدەستی دوژمنانی. ئێمە پیرۆزبایی لە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەکەین و خەڵاتەکەی پێشکەش دەکەین. ئەم خەڵاتە بۆ 20 ساڵە پێشکەش دەکرێت کە خەڵاتی 20مین بۆ ژنە پێشمەرگەیەک و تێکۆشەرێکە کاویش خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدە یەکەمی ژنە ئەو خەڵاتە وەردەگرێت. بەناوی خۆم و ڕێکخراوەکەمانەوە پیرۆزبایی لە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەکەین. ئەو خەڵاتە بۆ گەورەی و پیرۆزی ئەوە. خات و هێرۆ مێژوویەکی دوور و درێژی هەیە لە خەبات و ئێستاش بەردەوامە لەسەر ئاسی ناوخۆی و جیهانی کەسایەتیشی گرنگە. خات و هێرۆ هەمیشە بەردەوام بووە لە خزمەتکردنی خێزانی مەسیحیەکان ئاوارە و مناڵان و کەسوکاری پێشمەرگە. خات و هێرۆ هەمیشە پشتیوانی ژنان بووە و خزمەتی پێشمەرگەی ژنی کردووە. مۆڵەتمان پێ ببەخشێت لۆگۆیەکمان هەیە هی ڕێکخراوەکەی ئەوەش پێشکەشی بکەین. ئێستاش خەڵاتی پاپای ڤاتیکان تارگەی پاپای ڤاتیکان بۆ خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد. لێپرسراوی پەیوەندیەکانی باڵۆزخانەی عێراق بۆ ڤاتیکان کە بە نوێنەرایەتی وەفدەکەی پاپای ڤاتیکان هاتوونە تارێمی کوردستان دەڵێت بەخشینی ئەم خەڵاتە بە هێرۆ ئیبراهیم ئەحمەد پێزانین و سوپاسگوزاری کۆمەڵگەی نێودەوڵەتیە بۆ ئەو ڕۆڵە گرنگەی کە کورد لەسەر هەستی جیهان دەیبینێت لە بەدیهێنانی ئاشتی و پێکەوە ژیاندا. ئەم ڕێکخراوە خۆی لە خۆیان ڕێکخراوەکە لە 20 ساڵەدا مەزراوە لە مودەی ئەم دامەزرانی 20 ساڵەیە توانیویانە 20 خەڵاتیان پێشکەش کردووە خەڵات کردووە بە کەسایەتی ناودار و سەرۆکۆمار و پلەبەرزی و شخصیادار و کەسی بەناوبانگ. ئەمڕۆ ئەم خەڵاتە پێشکەش ئەکرێ خەڵات دەکرێ بە هێرۆخان خۆی لە خۆیان خەڵاتێکی زۆر گەورەیە لەبەروی یەکەم خانمە کە ئەم خەڵاتە وەرئەگرێ لەسەر ئاستی جیهانە وەکو سەفیرێکی ئاشتی بۆ خزمەتی میلەتی کورد پێشمەرگا ژنی پێشمەرگا خەباتێکە ئەم خەباتە بەڕاستی دەور و تامەسڕی خۆی هەیە کەسایەتی بە توانای هێرۆخان لە کەسات لە جیهانە ناسراوە پێویست بە ئێمە و پێویست بە ڕێکخراوەکە ناکە ناوی هێرۆخان بناسیێنن بە جیهان بەڵام ئەمە بۆ گیریەکە ڕێزلێنانێکە بۆ ئەو خەبات و ماندووبووی کە هێرۆخان ئەیکات و کە کردوێتی لە پێناوی مافی مرۆڤ مافی ژنانە داواکردنی داک و حەقوقی مافی ژنان بۆ گەلی کورد. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی ئەسیس پاکس ئینتەرناسیۆناڵ لە بەرامبەر خزمەتکردنیان بە مرۆڤایەتی و ئەو ڕۆڵە بەرچاوی بینیویانە لە بەدیهێنانی ئاشتی و پێکەوە ژیاندا لە نێوان پێکاتە و نەتەوەجیاکاندا خەڵاتی بە چەندین سەرکردە و کەسایەتی دیاری جیهان بەخشیوە. بۆ ساڵی 2018 ڕێکخراوەکە هەریەک لە سەرۆکی رووسیا و ئەمریکای دەستنیشان کردووە بۆ ئەوەی خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.